ڕێکخراوێکی مافی مرۆڤی گیانی کە لە ئەمریکا چالاکیەکانی بەڕێوە دەبات لەگەڵ کە سوکاری مناڵەوەندبووەکانی هەڵەبجا کۆبووەوە بە مەبەستی زیندووکردنەوەی دۆسەی مناڵەوەندبووەکان و شادکردنەوەیان بە کەسوکاریان دیدارێکیان ڕێکخست. حليتم نابرسنو كزنايا خبر مزانه كزنايا قصب كالا قلما اخوانا كحيت كسك مكششينيك مسانجها مش على خم باوش نجم هرمي وهرمياتو لا انا بكون انا ولا باوش ما ابو لا باوش ما خم وقت سام كل زان ايران تاران اقام لخم نبو والله وتان هرمهين هاتو هامريم هاتو وتان هي مالي حق قربانيه داي مالك كدي وهي خوي دروي كرمالك داي برلاك سلها وليره سيدو سالا منها ساورم هوالك خوش خويا هوالك خوش مو بي خويا هرمي بدوز ما تحس منقرك سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیاباران ئاماژە بۆ دەکات دۆسەی مناڵەوەندبووەکان بە یەکجاری لە دادگاوە داخراوە و بەهۆی دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی و گرفتەی خێزانی بەشێکی زۆری کە سوکاری مناڵەوەندبووەکان لە سکاڵاکانیان پەشیمان بوونەتەوە. خەڵکێک هەیە ئامادە نییە بێ سامپڵ بدا لەبەرەوەی ئەگەر ئەو کەسە وارسەکە بگەڕێتەوە موچەی ئەو خێزانە ئەدرێ بەو کەسەوە موچەی ئەوانە بڕێت ینی بەداخەوە ئەگەر ئەمە من بڵێم شتێکی جوانیە ینی خەڵکێک بەرامبەر بە پارە ئامادە نەبێت کەسەکەی خۆی وەربگرێتەوە و لە هەمان کاتیش پێشتر ئەو کەیسانە ئەوەندە شتی نادروستی تا ئەنجام درا یا کەیسەکان بە هەڵا چوون خەڵکەکە ئامادە نیە ئەو گرفتە ڕوبەڕووی خۆی بکاتەوە بۆی ئەمانەوێت زەمانێکە بێ و ئەو سامپڵانەی کە وەرئەگیرێەوە ئەو بەراوردەی کە ئەکرێ پێیان بدرێتەوە ئەگەر لە شوێنێکی تر بیانەوێت دووبارەکەنەوە. لای خۆیەوە ڕازگری ڕێکخراوی مافی مرۆڤی گیانی ئەمریکی لە ئەریزۆنا دەڵێت کار دەکەن بۆ جوڵانەوەی دۆسەی مناڵەوەندبووەکان و کێشە و گرفتەکانی بەردەم پرۆسەکە تۆمار دەکەن کار بۆ چارەسەرکردنیان دەکەن هاوکات لە ڕێگەی یاداشتێکەوە داواکاری کە سوکاری مناڵەوەندبووەکانی هەڵەبجا دەگەێنن بە نووسنگەی تایبەتی سەرۆکی ئەمریکا. ئێمە لە ئاستی دنیا تۆڕێکی پارێزەرانمان هەیە بە تایبەتی لە ئەریزۆنا ئێمە ئەم قەزیە جارێکی تر نەکەینەوە بە قەزەیەکی عالەمی کەینەوە بە قەزەیەکی نێودەوڵەتی ئەم قەزیە بینە ئیدارەی ئەمریکا بینە مەحفەلی دەولی جارێکی تر و نایڵین ئەو قەزەیە ینی خۆی قەزیکی گەوری عالەمیە نایڵیم چوک بێتەوە و ئیشی لەسەرەکەین و سەرۆکی ڕێکخراوەکە بە ناوی دکتۆر خالید هادی هەمەوەندی وعدی داوە کە ئەوەی پێی بکرێ قسوور نەکا کە پێم وایە لە ئەریزۆناش و لەناو ئەمریکا ئیشی چاکەکرێ و بەرنامانەی ئیشی باش بکەین. بەپێی زانیاریەکان لە ئێستادا 7 کەس داوا دەکەن سامپڵیان لێوەربگیرێت دەڵێن منداڵی هەڵەبجەن و لە کیمیابارانەکەەوە ون بوون. 74 خێزانی هەڵەبجە لە دادگا سکاڵایان تۆمار کردووە کە منداڵیان لە کیمیابارانەکەدا ون بووە و تا ئێستا سۆراغیان نییە بەڵام زۆری کێشە و گرفتەکانی پاش گەڕانەوەی منداڵی ون بوو وای کردووە دۆسیەکە بە یەکجاری لەلایەن دادگاوە دابخرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.